کاک سامان وەزعت چۆنە؟ باشم لەخوا بەزێ تۆ چۆنیت؟ وەڵی من باشم بەڵام نازانم تۆ نابێنم باش بیت. الله عیبم نییە ئەم بەیانیە زۆر بە باشیاتمەدە دەرەوە هەنگوینی شاخیان بۆم هێناوە لە قەندیلە و ئەستی ڕەشکەشم خواردووە. ئەخ دەبەوە نییە من ئامۆزایەکم وا بوو سیحەتی زۆر باش بوو لە پڕە جەڵدەیە لە یا ڕەبیکردنەوە ڕەت جادەکەیان کرد. باشە ئێستا تێناگەم نازانم تۆ هەستەکەی من چیمە نازان. نازانم ڕەنگ زەرد بۆ لای من. بەجددیتە؟ هەروتیشی باری بۆ ئامۆزایشتم ڕەنگی زەرد بوو ئەمری خۆی کرد. دا تۆ بوو بە قسەی من ناکەی بۆ دکتۆرێ ناکەی بۆ ببریت. دکتۆر کێ؟ دکتۆر جۆنسۆن. تۆ جۆنسۆن کێ؟ نە جۆنسۆن هی لە مشەمای ئازارە. جۆنسۆن کاپور. ئەوە بڕ ئامۆزای شامی کاپورە. چۆ وەلایەوە نەمری بۆ ببریت. کاکە نازانیم ینی ئێستا من هەست بە هیچ ناکەم بەڵام خەریکە هێواشەواشە ینی تێکمە دەی نازانم تۆ هیچ نەخۆشیەکەی لەگەڵایە؟ وەڵاهی نەوەڵا بەس یەک تۆزێ زەختم هەیە هیچ تر عیبم نییە. ئامۆزاکەشم یەک تۆ زەختی هەبوو. ئەوە تا ئەمری خواشی کرد مرد. باشە تۆ هەستەکەی زووتین و دەبێ؟ ئەرەوەڵا زمانم وشکە بێ. ئامۆزاکەشم زمانی وشکە بوو. عینەن تۆ. وەڵاهی عیبم نەبوو بەخوا کە هاتمە دەرەوە زۆر باش بووم. بەستە هەستەکەم خەریکە هێواشەواش سیحەتم تێکچی. ئامۆزاکەشم وردەوە لە سیحەتی تێکچوو. تۆ عێراقەکەیتەوە؟ وەڵاهی گەرمان بێ ئەدەچاو لێ ئامۆزاکەشم ئاوا ئامۆزاکەشم ئەو نەرمە کۆکەی لەگەڵ عینەن تۆ خۆ ئافریکا. آخر ئەم تۆزێەوە خۆی جگەرکێشە و کۆکەی هێشتانێر هەیە خۆ ئامۆزاکەشم جگەرە کێش بوو. بەڕاست تۆ دوای کۆخەکە هەز ناکەی گیانە بخورێت ئاوا بیخورێنی؟ بەروەڵا ئیسە حالێ شان مەخورێ. چاو لێ ئامۆزاکەشم ئەوە ناوشانی ئەخورا فەقیرە شین و مۆریە کردەوە. ئەوە چیە؟ ئاوا شێکرد ئامۆزاکەم هەناسە و تونە؟ هەستەکەم سیحەتم تەواو نییە. چاو لێ ئەڵەم نەخۆشیت بەخوا ئەمری وا بڕوە. کاکسەمان دەستیش تەلەرسێت چاو لێ ئامۆزاکەشم دەستی لەرزی پێش ئەمری خوا بکە. عیبم نەبوو نازانم بۆ ئەم لێ هات. ئەویش عیبی نەبوو لە پڕ ئەمری خوای کرد ئامۆزاکەم. نازانم چییە؟ هەستەکەم سیحەتم تەواو نییە. دەچاو لێ ئامۆزاکەشم سیحەتی تەواو بوو بەڵام لە پڕێکا بەردیش. دەستیش تەلەرزێ بەخوا ئامۆزاکەشم دەستی لەرزی پێش عیبم نەبوو. چییە؟ هەناسە تۆنە؟ هەناسەم تونە زۆر. ئامۆزاکەشم هەناسەی تون بوو یەکسەر بە دوای ئەمری خوای کرد. کاک سامان قەومانم کاک سامان هاوکەڕۆ لە خۆش خۆی چی بکەم؟ تەلەفۆنی بکەم بۆ ئیسعاف. یەک دەقە. ئەلەو ئیسعافە؟ باوکەڕۆ حەریقم لێیەوە. بەخوا نەڕۆن تووشی مشکیلەیەک مەکە ئەمە جاگەری ئینشەڵڵا.